دوو مانگونی و دانوستانەکانی ڤیەننا بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنامەی ئەتۆمی ڕاگیراون و ئەمریکا و ئەوروپا بیر لە ئەگەرەکانی نەگەڕانەوەی ئێران بۆ دانوستانەکان دەکەنەوە. ڕۆبێرت مالی، نوێنەری تایبەتی حکوومەتی ئەمریکا بۆ کاروباری ئێران کە سەرپەرشتی شاندی ئەمریکا لە دانوستانەکانی ڤیەنناشە، لە لێدوانێکدا بۆ کەناڵی تەلەڤیزیۆنی بلۆمبێرگ ڕایگەیاندووە ئەمریکا هیچ نیشانەیەک لە ویستی حکوومەتی ئیبراهیم ڕەیسی بۆ بەشداری لە گەڕی حوتەمی دانوستانەکانی پێنەگەیشتووە. بە گوتەی مالی، وڵاتەکەی ناتوانێت تا هەتایە چاوەڕێی گەڕانەوەی ئێران بۆ دانوستانەکان بێ لە کاتێکدا کە ئێران بەردەوامە لە هەوڵەکانی پێشخستنی بەرنامە ئەتۆمیەکەی، لەبەر ئەوەی لە قۆناغێک بەملاوە ئیتر پێشکەوتنەکان بە شێوەیەک دەبن کە گەڕانەوە بۆ ڕێکەوتنامەی ئەتۆمی بۆ ئەمریکا هیچ بەهایەکی نابێ. بڕیار وایە دوو هەفتەی دیکە کۆنفرانسی گشتی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی بەڕێوە بچێ و چاوەڕێ دەکرێت لە پەراوێزی کۆنفرانسەکەدا رافایل گرۆسی، سکرتێری گشتی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی و محەممەد سەلامی، سەرۆکی نوێی ڕێکخراوی ئەتۆمی ئێران کۆ ببنەوە. بە گوێرەی راپۆرتەکەی بلۆمبێرگ لەم دیدارەدا گرۆسی داوا دەکات ڕێکەوتنی چاودێریەکانی ئاژانسەکەی لەسەر بەرنامە ئەتۆمیەکەی ئێران درێژ بکرێتەوە و لە ئەگەری بە ئەنجام نەگەیشتنی ئەم دانوستانانەشدا وڵاتانی ئەوروپی بیر لەوە دەکەنەوە بە پەسەندکردنی بڕیارنامەیەک لە ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی دۆسیەی ئێران بنێرنە ئەنجومەنی ئاسایش. لەلایەکی دیکەوە نەفتالی بێنێتی سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕایگەیاند لە جێی شەڕکردن لەسەر ڕێکەوتنامەی ئەتۆمی دەیهەوێ هەوڵەکانی لەسەر ستراتێژیەکی بەربڵاوتر لە دژی ئێران چڕ بکاتەوە. بێنێت ڕایگەیاندووە لە دیدارەکەیدا لەگەڵ سەرۆکی ئەمریکا بە مەبەستی ڕێگریکردن لە پیتاندنی یۆرانیۆم دەستوەردان لە وڵاتانی ناوچەکە و پەرەپێدانی هێزی موشەکی لەلایەن ئێرانەوە پلانێکی داوە بە بایدن و ئێستا ئیسرائیل بۆ بەرەنگاربوونەوەی ئێران بووەتە ڕێگە چارەیەک بۆ هەموو جیهان. کامیل بۆکانی، کوردستان 24.